ڕۆمانی 1984 کتێبە ترسناکەکە لەسەر بەرگی کتێبەکە نووسراوە 1984 بەڵام 35 ساڵ بەر لەو ساڵە نووسراوە واتە ساڵی 1949 ئەم ڕۆمانە لەلایەن نووسەری بەریتانی جۆرج ئۆریۆلەوە نووسراوە. ئەم نووسەرە یەکێکە لەو نووسەرانەی کە بە دەگمەن شتی نووسیوە بەڵام نووسینەکانی هەمیشە کاردانەوەی گەورە و کاریگەریان بەدواوە بووە. یەکێک لەو نووسینانەی کە جیهانی خستە بەردەم کۆمەڵێک لێکدانەوەی نوێ ڕۆمانی 1984 بوو. ڕۆمانەکە دەچێتە قاڵبی پێشبینیکردنی داهاتووەوە، هەروەها وەک ڕۆمانێکی ئاگادارکردنەوە دادەنرێت بۆ مرۆڤایەتی. ڕۆمانەکە زیاتر لەوەی ڕۆمانێکی ئەدەبی سادە بێت، ڕۆمانێکی ئەدەبی سیاسیە. لە ڕۆمانەکەدا ئۆروێڵ نەخشەیەکی نوێی بۆ جیهان دروست کردووە کە لە 3 هەرێمی سەرەکی پێک دێ و تەواوی جیهان دابش دەبن بەسەر ئەو 3 هەرێمەدا، ئەوانیش ئۆشیانە، ئیور ئەیژیا، ئێست ئەیژیا. ڕووداوەکانی ناو کتێبەکە لە هەرێمی ئۆشیانە ڕوودەدەن کە بەپێی نەخشەکە شاری لەندەن بەشێکە لە ئۆشیانە. کتێبەکە باز لە ستەمەکانی سیستمێک دەکات کە خەڵکەکەی خۆی بە تەواوەتی کۆنترۆل کردووە و هەموو مرۆڤەکانی ناو ئەو سیستەمە لە ماڵەوە و لە شوێنی کار و لە دەرەوە لە ژێر چاودێریدان. ئەم چاودێریەش بەوەی کۆمەڵێک ئامێری تەکنەلۆژیەوەیە. ئەوەی سەیرە و شۆکە و نامۆیە بەشێکی زۆری ئەو تەکنەلۆژیانەی کە ئۆریۆل لە ڕۆمانەکەدا باسییان دەکات لە کاتی نووسینی ڕۆمانەکەدا بوونیان نەبووە، بەڵام بە هۆکارێکی ترسناکیان دادەنێت کە دەکرێت بەکار بێن بۆ بەکۆیلەکردنی مرۆڤایەتی. ئۆریۆل لەم ڕۆمانەدا نەک تەنها زەوی بەسەر 3 هەرێمی نوێدا دابەش دەکات، بەڵکو شێوازی بەڕێوەبردننی جیهان بە دۆخێکی دیکتاتۆری وێنا دەکات کە هەموو شتەکان تێیدا پێچەوانن. بۆ نمونە لە کتێبەکەدا وەزارەتێک بوونی هەیە بە ناوی وەزارەتی ڕاستی، بەڵام لە بنەڕەتدا کاری ئەم وەزارەتە شێواندنی ڕاستیەکانە و داڕشتنەوەیانە بەو جۆرەی دیکتاتۆر دەیەوێت. هەروەها گەورەترین تاوان لەم ڕۆمانەدا بیرکردنەوەیە. هیچ مرۆڤێک ناوێرێت بە بیرکردنەوەش دەژایەتی سیستەم بکات، چونکە خەڵکەکە پێی وایە بیرکردنەوەکانیشیان لە ژێر چاودێریدایە. کتێبەکە هەرچەندە ساڵی 1949 نووسراوە، بەڵام پێشبینی جیهان دەکات کە لە داهاتوودا بەوەی پێشکەوتن لە ئامێر و بیری داگیرکاریدا ڕوبەڕووی گۆڕانێکی ترسناک دەبێتەوە. ئۆروێڵ خاوەنی ڕۆمانێکی ترە بە ناوی مەزرای ئاژەڵان کە لەگەڵ ڕۆمانی 1984دا وەک وانەیەک لە زۆرێک لە بەشەکانی تایبەت بە زمان و ئەدەبی ئینگلیزی لە زۆرێک لە وڵاتانی جیهان دەخوێنرێ و تاوەکو ئێستاش نووسینەکانی توێژینەوە و وردبوونەوەیان تێدا دەکرێت. ئۆروێڵ لە دوای تەنها 1 ساڵ لە بڵاوکردنەوەی ڕۆمانی 1984 بە نەخۆشی سیل کۆچی دوایی کرد. ئایا ئێستا تۆ پێت وایە پێشبینیەکانی ناو ڕۆمانەکە بەو شێوە ترسناکە هاتوونەتە دی یاخود هێشتا دەبێت چاوەڕێ بکەیت؟